داخەوە ئەو وەکو کە سوکاری شەهید وەکو کچی شەهید وەکو کە سوکاری ئەنفال لێرەینە لۆ پشتیوانی خۆمان دووپات بکەینەوە لۆ ڕۆژئاوا لۆ خوشک و برا کوردەکانمان لۆ شەڕڤانەکانمان ئێمە لەگەڵیانین ئەوەی کە دڵخۆشکەرە یەکگرتنی هەر چار پارچەی کوردستان یەکدەنجی یەک هەڵوێستی هەموو کوردەکان لە هەر چوار پارچەی کوردستان دەرخەری وەیە سەلمێنەری ئەوەیە کە کورد هەرگیز ناکەوێتن. من ئەوڕۆ لێرەمە پشتیوانی خۆم دەردەبڕم لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە بە ڕێپێوان دژی ئەو کاولکاریە و دژی ئەو ستەمەی بەرامبەر خوشک و برا کوردەکانمان کە لە ڕۆژئاوا دەکرێتن وەستاینەوە داوامان لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە و لە دەرەوە و ناوەوە دەبینین کە بە بەرچاوی هەموو دنیاوە برا کوردەکانمان سەردەبڕێن قسەکانمان دووبارە بە کەنیزەک دەکرێنەوە پرسیان دەبڕێتن بەڵام کورد هەموو ئەو شتانەی تاقی کردیتەوە هەم وەکو جینۆساید وەکو ئەنفال هەڵەبجە چیمیاباران لە بەرپەتی سێدارە بۆ شتانە کۆتایی پێنەهاتی و کۆتاییشی پێنایەتن. هەڵوێستی کورد یەکدەنجی کورد پێیان دەڵێن کۆتاییتان نزیکە و کورد سەردەکەوێتن قەت نانەوێت. پێیان دەڵێم دڕندە پێیان دەڵێم نامرۆڤ ئەوانە هیچ هەستی مرۆڤایەتیان لە جەستەیاندا نییە لەبەر ئەوەی کە ئەو ئیشە ئەو کارە خراپانە دەکەن بەرامبەر بەو کچ و بەو ژنانە کچ و ژنیمە ئازا و چالاک و دلێر و چاو نەترسن شێرە ژنن بەڵام ئەو دڕندانە وەکو دڕندە پەلاماریان دەدەن و پرسیان دەبرن شتی ناشرینیان لەگەڵ دەکەن بەڵام ژنانی مەسڵ ناکەنەوە لەوەی لە هیچ شتێک ناترسن ئەگەر کەزیەکی ژنە شەرەفانێک ببڕن ئەوە هەزاران کەزی ئێمە دەهۆنینەوە لە دڕندەییانە کە ئەگەر دڕندە شتی وا دەکات لە دارستانەکان کە دڕندە لاشەیەکی مردوو دەبینن پڕی دەدەنێ و دەیخۆن و لە توپەتی دەکەن ئەوانە شێوەی دڕندە دڕندەیی بەکاردێنن لەبەر ئەوەی کەس کە مردوی تەواو مرۆڤ کە مرد تەواو جەستەی نامینێ هەستی نامینێ کەوا بەڵام ئەوان واز ناینن کە مردووشن دێن کە زیان دەبرندێن پرسیان دەبرندێن جەستەیان دەشێوێنن دێن دەیان بەنە بەرگولەی کە وەکو دێنیزەی ئەو کچە شێرەڤانە کچە نازدارەی کە لەسەر ئەوەندە نهۆمەیدا فڕەیاندا خوارەوە مردوو بوو لە مردووش دەترسێن ئەو دڕندانە لە مردووی کوردیش دەترسێن. هیوادارم شەرەڤانان سەر بکەون ڕۆژئاوا سەر بکەوێتن کورد بگات بە ئارازوو ئامانجەکانی خۆی لە ڕۆژئاوای کوردستان. وڵاهی لای من بڕینی کەزیەک ئەگەر ئەوانە یەک کەزی ببڕن ئەمە هەزاران کەزی دەهۆنینەوە بەڕاستی ئەو پەڕی نامرۆڤانە بوو. یەکەم شت فرێدانی مردووەک لەسەر نهۆمی چەند نهۆمەکەەوە هەری دەنە خوارێ دوایش بڕینی کەزەکەی کەواتە ئەوانە زۆر دڕندەنە زۆر نامرۆڤانەنە هەتاکو ئێستاکە هیچ ڕێکخراوەکی جیهانی هیچ ڕێکخراو یا هیچ وڵاتێک بە جواب نەهاتێ لەسەر ژن چونکە هیچ زیینەک ڕێگا نادە کە مرد و مرد یعنی دەستکاری بکەیت کەزی ببڕی یاخود فڕی دەیە خوارێ یعنی نازام ئەو دڕندەیە چێ بەرامبەر بە ئافرەتکرا بەرامبەر بە ژنکرا بەڕاستی تەمەشا دەکەین لە جیهاندا یەکێک دەمرێ ئەنجا لە هەر دیکە کەوتە بەردەستی هەر لە یاچی بێ ئەگەر مسلمانیش نەبی غەیرە دینیشبی هەست دەستکاری ناکە بەڵام ئەوانە دڕندەنە مرۆڤ نینە داواکارین لە هەموو جیهان بە جواب بێن لەسەر ئەو کارە نامرۆڤانە. کارێکە کردیان ئەو دیمەنەی کە ئەمە دیتمان ئەو شۆ لە سۆشیال میدیا بوو بڕینی کچێکی کە کەزیەکەیان لێ کردەوە بڕیان بەڕاستی کارێکی قێزەونە نامرۆڤانەیە نائینسانیە لە هیچ لە دنیادا شتی وا نەبووە بەڕاستی دڵتەنگ بووین و ئەگەر یەک کەزی ببڕن ئێمە هەزاران کەزی دەهۆنینەوە. منێکە دیتمان بەڕاستی شۆکردین یعنی نازانم زۆر قێزەونە بەڕاستی ئەو لە هیچ یاساکی جەنگدانە لە مرۆڤایەتیدانە لە ئایندانە نازانم.